هەر کەسێک کە تەقوادار بێت خوای پەروەردگاری لەگەڵدایە. بۆچی؟ چونکە خوا دەفەرمێت إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. خوای پەروەردگار لەگەڵ تەقواداران و لەگەڵ چاکەکاران بۆیە دەفەرمێ هەر کەسێک تەقوادار بێ خوای پەروەردگاری لەگەڵدایە. هەر کەسێکیش خوای پەروەردگاری لەگەڵدا بێت دڵنیا بە هیچ جیهەتێک بەسەریدا زاڵ نابێت. ئەو خوایەی کە هەرگیز ناخەوێت، ئەو خوایەی کە ڕێنمونی دەکات هەرگیز هەڵە ناکات. بۆیە عەونی کوڕی عەبدوڵڵاه لە کاتی ماڵ ئاواییدا ئامۆژگاری هاوڕێکانی دەکات، پێیان دەڵێت ئامۆژگاریتان دەکەم بە تەقواداری. بۆچی؟ چونکە ئینسانی تەقوادار هەرگیز هەز بە تەنیایی ناکات. بەخوا تەقوادار بی هەز بە تەنیایی ناکەی، چونکە خوای گەورەت لەگەڵدایە، چونکە بڕیاری خوای پەروەردگارە. إن الله مع الذين اتقوا. بەخوا خوای پەروەردگار لەگەڵ تەقواداردایە، لەگەڵ چاکەکاردایە. تەقوادار بە دڵنیا بە هیچ کاتێک هەز بە تەنیایی ناکەی، نە لە ژیانتدا، نە لە سەرمەرگدا، نە لە مردنتدا دڵنیا بە لە ناو گۆڕیشدا هەز بە تەنیایی ناکەی.